خۆشەویستان زۆر بەمان دەربارەی شەرپەنجە و یەکێک لەو نەخۆشیانەشە کە هەمیشە وەکو نەخۆشیێکی مەترسیدار باسکراوە لامان بەڵام لەگەڵەوەشە ئێستا ڕێژێکی زۆر لە توشبوون هەیە و چارەسەریش هەیە بۆ نەخۆشەکە هەندێش مەترسیدار نییە کە بڵێن ئیتر ئەگەر کەسێک هاتوش بوو ئەمە ژیان کۆتایی هاتبێ بەڵام گرنگە ئێمە پێش ئەوی کە تووشی جۆرێک لە نەخۆشی بین بەتایبەتی نەخۆشەکانی شەرپەنجە خۆپارێزی ئەنجام بدەین و ئەگەریش توش بووین ئەوە ڕێکارەکانی چارەسەرکردن بگرینە بەر زۆرێکیش دەوانی کە توش بوون باش بوونەتەوە ئەمڕۆ بە دیاریکرایمە باس لە شەرپەنجەی مەم کە کێکێکە لە شەرپەنجە باوەکان ساڵانە چالاکی زۆر گرنگ و گەورە دەربارەی ئەم شەرپەنجەیە ساز دەکرێت چونکە ڕێژێکی زۆر بە تایبەتی لە خانماندا تووشی ئەم نەخۆشییا بن بزانین هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە چییە نیشانەکانی چین پشکنینەکان چین نوێترین گۆڕانکاریەکان لایەنە تەندروستیەکەیەوە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە چییە کۆمەڵک بابەتی گرنگ سەبارەت بەم نەخۆشیە و شەرپەنجەی مەمک باس دەکەین با میوانداری دکتۆر هێوی سەباح پزیشکی نیشتەجێی دێرین نەخۆشیەکانی مەمک دکتۆر هێوی بەخێر دکتۆرە شێرپەنجەی مەمەک ینی زۆر بەمان بیستومانە بەڵام ئەگەر بڵین شەرپەنجە چییە و کە ئەڵین شەرپەنجەی مەمک چی تایبەتمەندێکی هەیە جیاواز لە شێرپەنجەکانی تر سەرەتا بە پێناسێکی شێرپەنجە دەست پێ بکەین شێرپەنجە و دیوەزمەیە لە لای زۆرمان کە ترسێکی زۆرە لایەنی شێر بە بیستنی ناوەکەی بەڵام الحەمدولله ینی ئێستا ئاستی زانستی لە ئاستەکە توانین بڵین ترسەکەی کەمترە بێتەوە بە شەرت ئەگەر کەسەکە خۆی یارمەتی دەربێ و زووتر بێت بۆ پشکنین شێرپەنجە دابەشبوونی ناکۆنتڕۆڵکراوی خانەکانە ئێمە لە هەر خانەیەکە چەند جینێکمانەیە کە بەرپرسە لە دابەشبوونی خانەکان بۆی بەردەوامی ژیان هەبێت بەڵام کاتێک کە ئەو دابەشبوونە کۆنتڕۆڵکردنی لە دەستەیە زیادبوونی خانەکان ڕوئەت و ئەبێتەوەی دروستبوونی گرەیەک هەنێکات کاتە وەک لە پێناسەکە دیارە ئێمە زۆربەی کات بە گرێکەیە هەسی پێکەین کە ئەمە شێرپەنجەیە خاستن لە مەمکە ئیلا ئەبێ گرێبێ شرت نییە گرێبێ بەڵام زۆربەی ئەوەی خۆمان هەستی پێەکەین نەخۆشەکان هەستی پێەکەن بەبوونی گرێوێن ئەوە یەکەمین نیشانێکە ئەوان هەستی پێ بکەن چونکە نیشانەکانی تر هەست پێکراونیە زۆربەی کات و یەنە سەر باسکردنی نیشانەکان ئەمە باسی بکەم بۆیە مامانێ باسی شێرپەنجەی مەمکەین لە ئافرەتە چکە زۆرترین ڕێژەی شێرپەنجەی لە ئافرەتانە یان لەوانەیە خەیاڵمان بۆەوە بچێ بەبوونەی ئەندامی زاوازەوە ئەکرێ مەسەلەن شێرپەنجەی ڕەحم یا شێرپەنجەی میلی منداڵان زۆرە بەڵام زۆرترین ڕێژەی شێرپەنجە لە ئافرەتە شێرپەنجەی مەمکە بۆیە ینی ئێمە لە ئافرەتا زۆر تەرکیز لەواکەینەوە کە بێن بۆ پشکنینی پێشوەختە باشە دکتۆرە هۆکارەکان چین کابێتە هۆی ئەوەی کە شێرپەنجەی مەمک لە ئافرەتاندا زیاتر بێت وە ئایا هۆکارەکان زیاتر ئەوەیە کە هۆرمۆناتە لە ناو جەستەی ئافرەتاندا یاخود دەرەکیە ئەمە یەک تێرم ڕاستکەمەوە کە ئەویش هۆکارە تا ئێستا بۆ هیچ شێرپەنجەی هۆکارمان نەدۆزیوەتەوە هۆکار چییە ئێمە لە ئینگلیزیا پێڵێن کۆز ینی شتێکی ڕاستە خۆیە کە ئەمە هەبێت ئەبێر نەخۆشەکە ڕووبە کە ڕێگری لە هۆکار بکەی نەخۆشەکە کۆتایی پێێنی ئێمە تا ئێستا هۆکارێکمان نییە بۆ شێرپەنجە تەنها هۆکاری ڕەخۆشکردمانەیە پێڵێن ڕسک فاکتەر یان چەند شتێکێ لە نەخۆشەکە ئەکرێ ببێتەوەی شێرپەنجە و ئەشکرێ نەشی بێت و ئەو کەسار شێرپەنجەی هەبێت جا بۆ حەزەکەم بیکەم بە دوو بەشەوە ئێمە هەنێ هۆکاری ڕێخۆشکردمان هەیە کە ئەکرێ ڕێگری لێ بکەی هەنێکشمانەیە کە ڕێگری لێ ناکرێت ئەوانەی کە ڕێگری لێ ناکرێت بوون منە ڕەگەزە ئافرەت بوون بە ئافرەت خۆی هۆکارێکە بۆ شێرپەنجەی مەمک یعنی ئێمە لە سایەنەوە نوۆی شێرپەنجەی مەمک لە ئافرەتەیە لە سایەکی لە پیاوە ینی کەواتە هەر ئەوەنی ڕەگەزەکەت ئافرەت بێ هۆکارەکەت زیاترە هەنێنێتەوە بۆ نمونە شێرپەنجەی مەمکان یا زیاترە تەمەن هەتا تەمەن بەرەو هەڵکشام چێ ئەگەری شێرپەنجە زیاترە بێ یعنی ئەم هۆکارانە ڕێگری لێ ناکرێت یەکێکتر لەو هۆکارانی کە ڕێگری لێ ناکرێ بوونی سووری ماگانەیە لە خوار 12 ساڵ ئەو کەسانی بە بنی جێنێتکەوە یا بە بنێر هۆکارێکی دەرەکیەوە زووتر تووشی سوورە بن ئەگەری زیاترە بۆ شێرپەنجە و ئەو کەسانەشی کە لەسەر و 54 ساڵەوە هێشتا سووریان کۆتایی پێناتوە ینی تەمەنی ناوەندی دەستی پێ نەکرۆ لەناو خۆمانە ینی خەڵک دڵی پێخۆشە بۆی کێشا سووری ماوە بەڵام بەداخەوە تەمانەویش لەبەر هەنێ نیشانەیە پێیان خۆشە بەڵام بەداخەوە بۆ شێرپەنجەی مەمک ئەگەرەکە زیاترەکە بەڵێکی لە هۆکارەکان بوونی هۆرمۆنی ئافرەتە ئەسترۆجین کە نسبەکەی زیاتر بێ هۆکارەکە زیاترەکە و یەکێکتریش لە هۆکارەکانی کە ناکرێت ڕێگری لێ بکەین جیناتە یعنی هەنێک کەس لە جینیا هەیە بۆ مناو عایلێتیانە بە فەحسی جینات دەرەکەی ئەویان ڕێگری لێکراونیە هەنێ هۆکاری ترمانەیە کە ئەکرێ ڕێگری لێ بکەین بۆ نمونە جۆری ژیانی
کەسێکە قەڵەوە کەم جوڵەیە زۆر بەکارهێنانی مادە کەحۆلیەکان جگەرە کێشان خواردنی زۆر چەور نەجوڵانن ئەوانە هەمووی هۆکارن یاخود وەرگرتنی ئەو هۆرمۆنانە بە شێوەیەکی دەرەکی بۆنە لە شکڵی حەبی من ئایان بە هۆکاری ئەو کەسانی کە بۆ نمونە مناڵیان نییە و هەوڵیان مناڵی بلووریدا بن ئەوانش ئەگەرەکان زیاکە. دکتۆرە هێڤی نیشانەکانی چین ئایا نیشانەکان دەکرێت کەسەکە هەستی پێ بکایان زۆربەی کات ڕەنگە دیاریە بێت و ئەم هەستیشی پێ نەکردبێت. بەڵێ ئێمە ینی تاکەشت کە لە شەرپەنجەی مەم کە ئەمانە بەدەستی بێنین ئەوەیە کە ئەو کەسەی یەت بۆ سەمتەرەکەمان پێش ئەوەی هەستی بە هیچ نیشانەیە کردبێت ئێمە شێرپەنجەکەی بۆ دەست نیشان بکەین ئەوە مهمترین شتە چکە گەشتە ئەوەی کە تۆ دەستی پێ بکەی ینی مەرحەلەیەک چۆتە پێشەوە شێرپەنجە ئێمە ئەمانەیە کاتێک بێکە و هیچ نیشانێکی نەبێت ئێمە تەنا بە فەحەز بزانینکەوە شێرپەنجەی هەیە بەڵام وەکو نیشانەکان کە هەمانە زۆربەی هەستکردنە بەگرێ خۆی مەمک پێکاتەکەی وایە کە هەمووی خۆی کە دەستی لێ گرۆگرۆی پێ ئەڵێن ئێمە ڕیشاڵیە گرۆگرۆیە ینی کە دەستی لێ هەمووی واسەکەی گرەیە بەڵام ئەو خانمانی کە خۆیان پشکنین بە خۆیانەکەن هەموو مانگێک ئەزانن پێکاتی مەمکی خۆیان چۆنە بۆیە گەر گرەیەکی تازە دروست بێت هەستی پێکا کە ئەمە جیاوازە گرێکە ڕەخترە یان ناجوڵێ یان ناڕوات لە دوای سووری مانگانە چکە ینی تۆزە قورسە بۆ خانم جێ کات و کە ئەمە گرێ یا کیسە یاخود پێکاتی مەمکی خۆیەتی یەکێکتر لە نیشانەکان گۆڕینی شێوەی گۆیە جەرە بەرەو ناو ئەڕوات ینی ئەگە نیشانەکە تازە بچکە خانممان هەیە خۆی گۆی بەرەو ناوێ بەڵام هەیە ینی پێشتر عیبی نەبوو لە پڕ ئەوە دەست پێکات جەروە شێوەی پێستی ئەگۆڕە سوور بوونەوەیەک ئاوسانێک ڕقبوونێک لە پێستەکە یاخود بوونی برینێک لە سەرمەمکەکە ئەوە ناکرێ هەمووی نیشانە بیانی هەر نیشانێک بۆ شێرپەنجە ئەکرێت شێرپەنجە بێ و ئەکرێت شێرپەنجە نەبێت لە مەمکە بۆیە بە پزیشکی پسپۆر لەو کاتە ببینن بۆ چیاکردنەوەی باشە دکتۆرە لە کاتی بوونی هەرگرەیەک کە کەسەکە هەستی پێ ئەکات لە سنگیدا ئایا دەکرێت بڵین ئەمە کە شێرپەنجەیە یان نابوون منە ئەگەر ئازاری لەگەڵدا بە یاخود هەر بابەتێکی دیکە نەخێر بوونی گرێ لە ساسە شێرپەنجە نییە بەڵام زۆرترین هۆکارە بۆی نەخۆش بێتە لای دکتۆر پشکنین بکات بەڵام ئێمە گرەکان تەبعاان بە فەحسکردن جیاکرێتەوە زۆر کات هەر بەدەست هەستی پێکین کە ئەم گرەیە شێرپەنجەیی نییە هەنێک کات پێویستەکە پشکنینی زیاتری بۆ بکەین بەڵام گرەکان ئەکرێت کیز بێ ئەکرێت شێرپەنجە بێ و کرێت پێکاتی مەمکی بێ باشە ئایا دەکرێت هەر گرێکە لە ناو لە دەوری سنگدا بە یاخود دەکرێت لە ژێر باڵیشدا ئەگەر گرێک بوونی هەبێت ئەمەش پێی بووترە گرێی شێرپەنجەی مەمک بەڵێ وەکوی بڵێ ئەگەر گرێ بێ لە ژێرباڵ وەکو گرێنە ئێمە لیمفمان هەیە لە ژێرباڵ زۆر کات بە بۆنەی شێرپەنجەکە ئەو لیمفا ئاوسێ بۆن هەیە خانمان هەیە کە مەمکی گەورەیە هەز بە گرێکە ناکە بەڵام لە بنباڵێکە و ئاوسانە ڕوئە نیشانەیەک ینی شرت نییە مکاتوە بێ بەڵام هەنێکات کە فەحسیبۆکی بەڵە شێرپەنجە دەرەکەوێت و ئەوە ڕەتفعلێکی شێرپەنجەکەی لە بنباڵیا دەرکەوتەوە. دکتۆرە لەگەڵ باسکردنی پشکنینەکان بۆ شێرپەنجە بەبک باس لە مەمۆگرافیە کرێت بەگشتی پشکنینەکان چی و مەمۆگرافی لەم نێوەندەدا ڕۆڵی چییە؟ بەڵێ سەرەتا پێش مەمۆگرافی مهمترین شت خانم فێر بکرێ ئەوەیە هەموو مانگێک دوای سووری مانگانە پشکنین بۆ خۆی بکە لە تەمەنی خۆیەوە لە هەر کاتێکەوە سووری هەبێ ئەکرێ پشکنین بکات چکە بەداخەوانی پێشتر ئێمە تەمەنی شێرپەنجەی مەمک لە سەر و چلەکانە زۆر ڕێژەمانە بینی ئێستا بە شێوەیەک ینی لە سیەکانی تەمەنەوە لە سەرەتای سیەکانیشە ئێمە کەیسە بینین کە شێرپەنجەیە زۆر بەداخەوانیەوە بەبنی گۆڕینی لایفستایلەوە زۆر ئەو هۆکارانە زیای کردووە ینی بۆیە ناکرێمە بڵین لە بری گەنجە و سەرەتای تەمەنێتی ئێمە تاو ترسمان نەبێلی بۆیە هەر لە هەر کاتێک کە سوور هەبێ ئەکرێ ئەو خاتونە پشکنین بۆ خۆی بکە ئەیش چۆن بە شێوەیەکی بازنەی بە ئاراستی میلی کاژمێر هەردوو مەمکی بەدەستلیان فەحەز بکە یەکەم جار بە پێ و لە بەردەم ئاوێنەیە بۆی ببینێ هەر گۆڕانکاریەکەی لە پێستەکە لە شێوی مەمکی گۆڕانکاری لە قیاسی مەمکی هەر شتێکە بێ بەچاو ببینێ و بەدەست هەستی پێ بکە پاشان ئەم پشکنینە دووبارە بکاتەوە بە پاڵکەوتنەوە چکە هەنێک گرێ بە پاڵکەوتنەوە باشتر هەستی پێەکەی و خانمانی کە مەمکیان گەورەترە طبعا بە پانبوونەوەی مەمکەکە زیاتر هەست بەگرێکەکەن بەڵام ئەمە لە دوای سوور بکرێ باشترە چکە زۆربەی کات بەبوونی هۆرمۆنەکانەوە هەموو
بانگی هەنە خانم کیسیان بۆ دروست هەبێ لە دوای سوور ئەو کیس و پێکاتە ڕیشاڵی مەمە کەمە بێتەوە بۆی باشتر ڕست بەگرێکان چەندێک دوای سوورەکە ئەنجام بدرێت ڕاستە خۆ کێشەمان نابێت لە کات سەبارەت بە پشکنینەکانی تر سەبار بە پشکنینەکانی تر دوایەوە ئێمە یەکەم شت کە ئەکید بینەوە لەوەی کە دەستنیشانی شێرپەنجی پێ بکەین ئامەری مامۆگرافیە ئەنی لە پێش سۆنەریش کە ئێستا خەڵک لە بری سۆنەر ئاسانترە زیاتر پەناباتە بەر سۆنەر بەڵام سۆنەر هەنەشت دەرەخا بەڵام شتێکە لە سڵ بێ بۆ شێرپەنجە مامۆگرافیە ئەمریکی سادە بەکارهێنراوە تیشکێکی کەمی هەیە زیانی نییە ئەمە یەکشت بۆ خەڵک ڕاستکەمەوە ئەویش ترسێکی زۆرە لە ئامریکا بۆی کاڵەن زۆر کەس شەرپەنجی نەبوو کاتۆ بۆ فەحەز بە بۆنەی ئامریکەوە بووە ئامریکا کەمێک زەختە کاتە سەر ئەو مەمکە لە کاتی پشکنینەکەیە بەڵام ئەوە هیچ هۆکارە نییە بۆی شێرپەنجە دروستکە هەیەڵە بۆ بنێ ئەو زەبرەوە من توش بووم شتێکی وە هەربوونی نێقەت هیچ کەسێکی شتۆمار نەکراوە بە بنێ هۆکارە بۆیە زۆر زۆر تیشکەکی کەمە لە چاو ئەو تیشکانەشی کە بۆ نمونە تیشکێکی سنگ ئەکرێ یان ناوسک ئەو زۆر تیشکەکی زیاترەوە لەوەی بۆ مەمکەکرێ بۆیە ئەو ترسناکە نییە کە خەڵک بیری لێکاتەوە بەڵام بە حکومی شێرپەنجە خۆی ترسناکە خەڵک لە هەموو هۆکارەکانی تریشە ترسە ئەو ئامێرە زۆر سادە بەکاریە و زۆریش ینی ڕێژەی شێرپەنجە زۆر بە باشی دەستنیشانەکە ینی ئەگەری کەماگە لە ژێر دەستنیشانکردنا کەسێک ئەنێرن بۆ مەمۆگرافی یان لە حاڵەتی تریشایەوە ئەگەر هەر کەسێک بەبێ مشکیلە بگاتە تەمەنی 40 ساڵ ئێمە دەسەکەین بە پشکنینی 2 ساڵە بە مەمۆگرافی بۆ کەسی ئاسایی بەڵام ئەو کەسانی کە هۆکاری تریان هەیە بۆ نمونە ئەوانی کە مناڵیان لە سەر 35 ساڵەوە بۆیان تەمەنیان سەر 35 بۆ مناڵ یەکەمیان بووە نەک مناڵەکانی تر یاخود ئەو کەسانی کە مناڵیان نەبووە یاخود زەواجیان نەکردووە ئەوە ساڵانە پشکنینیان بۆکەین و هەنێک کەس کە لە عایلەکەیانە بۆ منە کەسی پلەیەکیان هەیە دایک خوشک ئەوە 10 ساڵ پێشەوەی ئەو کەسە توش بێت دەسەکەین بە پشکنین بۆ ئەو کەسە ینی بەپی کەسەکانە گۆڕەکە پشکنینەکە چێ بەڵام بۆ هەر کەسێکی ئاسایی لە 40 ساڵەوە ئەوێ دەست پێ بکە پاشان ئەمەری سۆنەرمان هەیە ئەکرێیش بەکاربێنین بۆ هەنێ نەوەکانی شێرپەنجە و دوایەوەش هەنێک کەس کە بۆ نمونە گەنجن و ئێمە شکمان هەیە لەوەی کە گرێکە پاک نەبێ لە گەنجە بە بنێوەی چڕی مەمەک زۆرە مەمۆگرافی کەمێ بەباشی شتەکان دەرناخە ئێمەڕای بەکارێنی زۆر باشە دکتۆرە با باسێک لە نوێترین چارەسەرەکان بکەین بۆ شەرپەنجەی مەمەک کە جاران لەوانەیە هەر کەسێک بیری لە شەرپەنجەی مەمەک کردایەتەوە بیری لابردنی سنگی بکردایەتەوە ئایا ئێستش بۆ شێوازە یاخود داهێنانی پێشتر وەروە دەرمانی نوێتر هاتووتە کایەوە بۆەوەی چارەسەری پێ بکرێت ئێمە بۆیە زۆر جەخت لە سەرواکەینەوە کە نەخۆش زوو بێت بەدەم شتەکانیەوە یاخود دەگەر هیچ نیشانێکیش نەبێت لە سەر و 40 ساڵەوە بێت بۆ سنتەرەکەمان و پشکنین بکە بۆچی بۆی زۆر کات کە ئێمە ئەو نەخۆشە هەست بە هیچ ناکە شتێکمانە پێڵەن کارسینۆما ئینسایتۆ ئەوە ینی لە حدێکە ئێمە پێویست ناکە مەسەلەن هەموو مەمکەکە لابەری تەناو شوێنی کە گومانمان هەیە یاخود دەگە گرێکە لە سەرەتای مەرحلەکانیا بوو تەنها گرێکە لابێن ئەو کاتە ئەو کەسە لەو ترسە زۆرە نەجاتێ بێت کە هەموو مەمکەکی لابات چکە بەڕاستی ینی مەمەک ناسینەوەیەکە بۆ ئافرەت زۆر لەسەر دەرونی قورسە بێت کە بەتەواتی لایبەرێ بۆ ئێمە زۆر هەوڵێن هەتا زووتر بێت بۆی چارەسەرەکەی ئاسانتر بێت زۆر جار تەنها گرێکە لابنی ئەو شوێنە زۆر جار پێویستەکە بە پێی نەوەی شێرپەنجەکە بە پێی دەرەجەکەی پێویستەکە هەموو مەمکەکە لابین بەڵام ئەمەش کۆتایی دنیا نیە لە دوای ئەمەش چارەسەرمانە ئەکرێ مەمکەکە دابنینەوە سیلیکۆنی بۆ دابنین یاخود ماسووکەکی بۆ بچێنینەوە بە شوەیەک بێکە ئەسڵەن هەستی پێنەکات تەنانەت ئێستا ینی ئەلحەمدولیلا گەیشتونەتە ئاستە کە گۆکەشی بە شێوەیەکی زۆر دوام بۆ دائەنێنەوە ینی هەستبکردنێکی زۆری نابێت ترەو کەسە دەرونی ئارامترە بێت و یەکێکتر لە چارەسەرەکان بەکارهێنانی دەرزی کیمیاییە ئەیش بە پێی جۆری شێرپەنجەکە ئاگۆڕێ و بەداخەوە هەنێک کات کە جۆری شێرپەنجەکە زۆر هارە پێویستەکە کیمیایەکە پێش نەشتەرگەرێکە بەکاربهێنرێ تاکو کەمێک هێور بکرێتەوە یاخود قیاسی گرەکە کەم کرێتەوە پاشان نەشتەرگەری بکرێت هەنێک کاتیش ئەگاتەوەی کە پێویستمان بە دەرزی بایۆلۆجی بێت یاخود بەکارهێنانی تیشک بێت بە پێی مەرحەلەی نەخۆشەکەمە دکتۆرە هەمیشە باس لە چارەسەرەکان کردەوە هیچ بەڵام باس هەمیشە لە پێدانی شیری سروشتیە کرێ بە منداڵ ئەمە چ کاریگەریکی هەیە لەسەر دایک و تا چنێک ئەی پارێزێ لە توش نەبوون بە شەرپەنجە کاریگەریەکان ئەڕۆین لەسەر مۆزوعەکە تێپەڕین کاریگەری زۆر باشیە لەسەر دایک یەکێک لەوانە ئارامکردنەوەی دەرونێتی ئەو دایکە لە کاتی شیردانە هۆرمۆنی ئۆکسیتۆسینە ڕێژەکە پێڵێن هۆرمۆنی خۆشەویستی یعنی ئەو هەموو سترس و قەلەقی و هیلاکی بە بۆنەی بەخەوکردنی مناڵەکەی هەیەی بە بۆنەی شیردانەوە کەمە بێتەوە
زۆر دڵی خۆشە بێ خۆشەویستی بۆ مناڵەکەشی زیاد بێ و تەحملکردنی وەزعکی پێ باشترە بێ و بۆ شێرپەنجەش بەڵە ئەو دایکانی کە شیری خوانیان ئەگەری توشببوونیان کەمترە بێتەوە. باشە دکتۆر هەر لە پاڵ بابەتی شەرپەنجە بەمدا باسێکمان لەو نەخۆشی باوانی دیکەش بۆ بکەیت کە دووچاری سنگ دەبێتەوە بەتابەت لە ئافرەتاندا. زۆرترین کێشە کە ئافرەتان هەیەن بێ لە دوای ئەوەی بۆ گرەیەک سەردانمان بکەن ئازارە. ئازاری مەمک بەپێی تەمەنەکانە گۆڕێ بەڵام زۆرترین سەردانی کردمان بە بنی ئازارەوەە. ئازار لە کاتی سووری مانگانە و پێش سوور و کاتی سوور ئاساییە بەڵام ئەوانی کە لە سوور ئەبڕێنەوە زۆربیان بە بۆنی گۆڕینی هۆرمۆنەکانیانەوە ئازارێکی تەحمل نەکراویان هەیە بێزارە بن پێی بۆ ئازارانی شتێکی ناخۆش و زۆربەی کات چارەسەرکەش ینی کەمە چکە تۆی چۆکارە نادووسە بۆی چارەسەری بکەیتە ناتوانانی هەنێ سەپلیمنتیان بیتێ یاخود ئازاشکەن. یەکێکتر لە هۆکارەکان بوونی کیسە هەنێ خانم کیسیان هەیە و کیسەکان قیاسەکانی زۆر گەورە بێ بێزاریەکە حساسیەکە ئازاری بۆ دروستەکە ئەلتیهابی بۆ دروستەکە. یەکێکی تریش لە نەخۆشەکانی مەمەک بوونی ئلتیهابە لە مەمکە ئایا بە بنەی شیردان یاخود نەخۆشێکی مەناعی خۆی دروستە بێ یاخود بە بنەی زەبرەکەەوە. باشە دکتۆرە ئەو شێرپەنجە باوانەی کە زیاتر لە ئافرەتانە ڕۆدا کام شێرپەنجان جگەل لە شێرپەنجی بن جگەل لە مەمەک شێرپەنجەی سیمانەیە شێرپەنجەی ملی منداڵدان شێرپەنجەی گەدە ئەمانە ئەنیش ئەگەری زیاتری هەیە هەر لە ئافرەتە وەکو ئەگەری زیاتر نا بەڵام باوترینیانە لە چاو شوێنەکانی ترە. زۆر باش ئەگەر باس لە خۆپارێزیەکان بکەین بەگشتی ینی ئێمە هەمیشە باس لەواکەین پێشوی کە تووشی حاڵەتێک بین نەخۆشیێک بین پێویستە هەندێک خۆپارێزی بکەین جا بە تایبەتی ئێمەگەر لە شێرپەنجی مەمکە باس لە هەنێ ڕێنمایەکەین بۆ خانمان بۆی کە زیاتر ئاگاداری خۆ بن چ شتێکیان پێڵێ ئەمە پێیان بڵام کە ڕاکردن لە وەزعەکە هیچ حل ناکە تەنها دەرەجەی شێرپەنجەکە زیاکە تەنها ترسی تۆ زیاکە تەنها تاخیربوون لە کاتەکە ینی بە زەرێری خۆت و ماڵ و مناڵشتی دەرکەوتوەڵا ترسم چم بۆ دکتۆرای ئەم ئەقلەتە بەداخۆانی نەخۆشمان بۆیت ساڵێکە هەسی بەگرێکی کردووە کاتێکێ دەرەجە چوارانی تۆ ئەگەر لە ئەوڵا بەهاتیتە هەم ئەگەری ژیانە زیاتر بوو هەم چارەسەرەکەت ئاسانتر بوو بەڵام بەترس لە هیچ شتێک ینی ئەو هۆکارە حل نابێت بۆیە ڕوبەڕووبوونەوەی زۆ باشترە زوو تەشخیصکردنی زۆر باشترە ینی هیوادارم ئەوەنە هۆشیاری هەبێت لەنان خانمانەوە کە خۆیان خۆش بێ ماڵ و مناڵی خۆیان خۆش بێت چکە تۆ کەسێک نی بەس خۆت بی تۆ دایکی تۆ کەسێکی ئەو ماڵە بەڕێوە بێ زۆر بکات هەست بە گرنگی خۆت بکە بۆی زووتر بیت بۆ پشکنین. ئەمە یەکەم ئەو هۆکارانی ترکەوا بکە کە ڕێگری لێ بکە پشکنینی مانگانەیە زۆر گرنگە زۆر ینی ئەو نەخۆشەوای لێت ینی ئەو نەشارەزا بێ لە پێکاتی منکە خۆی کێتە بەردەست من یەکەم جارە هەمووی وەکو یەک ئەبینم ئەبێت چەند جارە ئەکیت کەمەوە ئەنج ئەزانم ئەگەر شتێکی تازە هەبێت ئەمە بۆ کەسێکی توشبیان بۆ کەسی ئاسایی مانگانە بۆ کەسی ئاساییە بەڵام ئەو کەسە ئەوە پێکاتی مەمکی خۆی ناسیوە ئەگەر یەک شتی تازە دروست بێ لێکەمانەوە دەستنیشانێکە یانی یەکسەرێت نەخۆشمانێ دەست خاتە سەر شوێنەکە من هەست بەم شتە تازە یاکەم ئێوە گرنگە بۆ دەستنیشانکردن یان کە تۆ ئەنە لە پێکاتی مەمکی خۆش شارزاوی ئاسانتر دەستنیشانەکرێت پاشان ینی بگەیتەوە حەدێکە بزانین کە چارەسەر هەیە کە ئینسان زانی خۆی گەورە خۆی فەرمەکە بنەر نەخۆشێکم نرد چارەسەریش بۆ نردووە یان کە بزانین کە ئیشەڵا شتەکە چارەسەرە بێ و ئەمە تاقیکردنەوەیکی خۆیان حتمەن تێپەڕێ ئیتر شتەکان ئاسانترە بێ و یەکێکتر لە هۆکارەکانی کە ڕێگری لێ بکەین شیردانی سروشتیە گۆڕینی لایفستایلە خواردنی تەندروست بخۆین جوڵەی زیاتر بکەین لە ڕۆژەکانە و وەرنەگرتنی حەبە هۆرمۆنەکان ئەگەر پێویست نەبێت لایەن پزیشکی پسپۆڕۆ نەنووسرێ لە خۆچکە خانمان هەیە ینی مانگانە خۆی ڕاتە سایدەلێک و بە پێویستێتی عیلاج وەرەگرێت کەمە زۆر کێشەیە. دکتۆرە تۆ تێکەڵیت لەگەڵ نەخۆشەکاندا زیاترە لە پارەی شێرپەنجەوە تا چەندێک خێزان و هەروە ئیرادەی نەخۆشەکە کاریگەری لەسەر نەخۆشیێکی هەیە شتێک نییە لە تۆ بابنای لە سایاسە بەس لە سایاسە کاریگەری هەیە بەهێزی ئەو نەخۆشە بڕواکە ئەنی ئەمە هەنە نەخۆش خۆت ئەمەلت پێینە لە ڕووی پزیشکیەوە بەڵام بە ئیرادەی خۆی و بە بەقوتی و بە پۆزتیڤ بوونی زۆر کات تێپەڕێنە تەسەوڕ ناکە کە بینیتەوە باش بۆتەوە یان مەسەڵەن تەمەنی درێژتر بوویان تۆ ئەن تو کاتێکە بۆ داناوە بینی زیاتر ژیاوە الحەمدولillah بۆ بەڕاستی زۆر حەزەکەم باسی ئەوە بکەم کە هۆکاری دەرونی زۆر گرنگە خاصەن لە ناو ئێمە تۆزێک خەڵک شەرمێکی هەیە بەوەی کە پێویست کاپچە بە لە پزیشکی دەرونی بەڵام یەکێک لە
ڕێگاکانی چارەسەر بۆ هەموو شێرپەنجێک قسەکردن لەگەڵ پزیشکی دەرونی چکە بەڕاستی تۆ چارەسەرێکی تەواوکەرە بۆ ئەو بابەتی لە ساسە چارەسەری تاواکردانی ئێمە لە وڵاتانی پێشکەوتووە وەکو لیژنەیەک ئەیبینن قسەی لەگەڵاکەن یا هەر ئەسڵ پزیشکە پسپۆرەکە وەکو پزیشکێکی دەرونی لەگەڵ دانیشەوە بۆی ڕوونەکاتەوە یعنی ئەمە هیچ ئایبێکی تیانە هیچ مشکلەیەک ڕوونایە ئەگەر تۆ بچیتە لای پزیشکی دەرونی زۆر کاتات پێویستی بەوەی عیلاجێکی دەرونی وەرگری تا ماوەیەک هاتە ئەبیتەوە یعنی سەپۆرتنی لایەنی دەرونی زۆر گرنگە هەم لەلایەن پزیشکەوە هەمیش لەلایەن خێزانەوە نەک بڕوو خێندرێت و مشکلی بۆ دروست دکتۆر هێوی من ئەمە کەمە کۆتا پرسیار بۆ بەڕێستان وە کۆزانین لە پیاوانی ژات توشبوون بە شەرپەنجەی مەمەک هەیە هیچ بابەتێکی جیاوازەیە لە ڕەگەزینێرە ئێمە باسی لێ بکەین هەمان شێوازە و هەمان شتە بۆ توشبوون بە نەخۆشیەکە و چارەسەرکردنی تەنها ئەوەیە کە ئەگەرەکە کەمترە لە سایەکە ئەگینا بە عینە شکڵ و بە عینە شازەکانی تر تووشە بەش چارەسەرەکانیش وەکویەکە بەس یەک شتی مشکلە هەیە لە پیاوە ئەویشەوەیە تەسەور ناکە کە تووشی بوو بێ یاخود قەت پشکنینی خۆی ناکات یعنی هەتا بە حدێک نەبێت کە گرێکی گەورە نەبینێ ئەسپێنەکەی ئازارینە ناچێ بەلای ئەسە خانم بە حکمیەوەی کە زۆربەی کات ئەم شتە ئەبیستێ و ئەترسێ پشکنینی خۆیەکە جارجارە سۆنەرێکەکە دەستی لێ ئەیە بەڵام لە پیاوانەوە زۆر کەمای زۆربەی کات کەیان بەداخۆیان گرێکی گەوران هەیە دەست خۆش بێت سپاس بۆ دکتۆرە هێوی سەباح پزیشکی نیشتەجێی دێرین نەخۆشیەکانی مەمەک کە لە ستودیۆ لەگەڵمان خۆشحاڵ بووین دەست خۆش بە زانیاریەکانت